بناوی خوای گەورە و میهرەبان من حاجی مستەفا لە شێخانی تەڕاتەوەن حاجی شێخ مستەفا شێخ محەممەدی شێخ محەممەدی قەڵبەزە ئەوەی کە ئێمە بیستومانە لە دێرین زەمانەوە دەربارەی شێخانی مەردۆخی ئەوەیە کە ئەم بنەماڵە بەڕێزە لە سنەی کوردستانی ڕۆژهەڵات لە کوردستانی عێراق خاوەنی مەدارسی جۆرا و جۆر خاوەنی زانایی بەناوبانگی گەورە گەورە کە سەرچاوی عیلم و معریفەت بوون بۆ کوردستان لەم دی و لەو دی و کەسانی سیاسی و سەربازی و کەسانی زیرەک و لێهاتوویان تیا بووە و مای خۆشحاڵی ئێمن و مای شانازی و سەربەرزی هەموو ساداتن و ناویان هەمیشە ئەستێرێکی درەوشاوی گەشە لە ئاسمانی ئەم کۆمەلگای کوردەواریە هیوادارین هەر بەو شێوەیە بەردەوام بن و بنە چرایەک و بنە ڕێپیشاندەرێکی باش و زیاتر خزمەت بە گەل و نەتەوەکەمان بکەن لە ڕووی سیاسی لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی ئاینی لە هەموو بوارەکانە. بەنسبەت ئەم کۆبوونەوەی ئەمڕۆوە کە ئەزێتی کێشاوە و ئەرکەی کێشاوە ئەمە لەسەر ئەرکی ئێوە بووە ئێمە زۆر زۆر سپاس دەکەین. شایانی نییە ناشایانی نییە ئێمە خۆشحاڵی زۆر زۆر ئەوە لە هەستی خزمایەتی خۆمانەوە لە بوونی هەستی خزمایەتی لە جەنابی کاکشێرلێر و بنەماڵی مەردۆخیەوە کە ئێمە ئەو هینەمان کردووە کە تەسیری ئێمە کردووەکەوە من لە ساڵەکانی وەکو جەنابی ئاماژەی پیانەوە 5 بە خزمەتی گەشتوم ئەو هەمووی هەمیشە هەوڵی کۆمەڵایەتی ئاشتەوایی کەسایەتێکی زۆر سەرسوڕهێنەر لە کوردستانە کە هەمیشە لە خەمینەتەوەکەیە بووە هەمیشە لە خەمینەتەوەکە بوو لە هەموو ڕوویەکەوە بۆ چارەسەرکردنی کێشە و مەشاکیل بۆ دروستکردنی خۆشەویستی و برایەتی لە نێوان ساداتی تری کوردستانە خۆزگا ئەوانی تریش خزمەکانی تریش ئابوو شێوەیە ئەو شێوەیان تیا بواە هیوای سەرکەوتن بۆ ئێوەژە خوازم یەخوا بەخێر بێن با قوربانی